دیارە نووسینگەی دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی سۆران لە درێژەی کار و چالەشەکانی ئەم شەو کە شەوی 27 ڕەمەزانە هەستاین بە دابەشکردنی نزیکەی 7 ملیۆن بەسەر 57 خانەوادەی کەم دەرامەت و هەروەها منداڵی بێباوک خوای گەورە پاداشتی خێرخوازان بداتەوە کاوکارمان بوون لەو سنوورە وەخوای گەورە بەرەکەت بخاتە ماڵ و سەرۆت و سامانیان وهروەها لە چەند ڕۆژی ڕابردوو هەر باوکاری خێرخوازان هەستاین بە دابینکردنی ماتۆڕێکی سێتایە ماتۆڕی بار بۆ پیاوێکی کەم دەرامەت کە هیچ ئیش و هیچ موچەیەکی نەبوو وە کرێچی بوو خوای گەورە لەوەش پاداشتیان بداتەوە هەروە ئەمڕۆ هەستاین بە دابینکردنی دوو مەچینەی خەیاتی لەگەڵ دوو مەچینەی ئۆڤەر بۆ دوو خانەوادەی بێسەرپەرشت کە منداڵی بێباوشان هەبوو ئەوان هەردووچیان خەیات بوون بەڵام لەبەر کەم دەرامەتی نیان دەتوانی ئەم مەچینانە دابین بکەن ئێمە بە هاوکاری خێرخوازان لە نووسینگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین هەستاین بە دابینکردنی ئەم مەچینانە بۆیان ومێ دەکەین کە لەمە دووە خۆیان بژێوی خۆیان و خانەوادەکەیان مسۆگەر بکەن و دابین بکەن و پێویستیان بە هیچ هاوکاری و بە هیچ خێرخوازێک نەبین ئینشاءڵڵا.